لوتکەی دەرمانسازی عێراق و هەرێمی کوردستانە لە سلێمانی بۆ تاوتوێکردنی پرسێکی گرنگی پەیوەست بە ژیان و تەندروستی هاوڵاتیان، گرفت و کێشەکانی بواری دەرمان لە ڕووی کوالیتی و جۆر و نرخی ئەو دەرمانانەی کاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. تەوەری سەرەکی کۆنفرانسەکە بوو. دەرمان بەشێکی گرینگە، چونکە دەرمان متمانەی نەخۆش و متمانەی هاوڵاتی زیاتر دەکا. کاریگەری و سەلامەتی دەرمان، نرخی دەرمان، کۆنتڕۆلکردنی دەرمان، هەموو قۆناغەکانی دەرمان پێویستی بە چاکسازی هەیە. زیاتر لە 180 بابەتە دەرمانیەکان کە بە هەزاران دەرمانە پێداچنەوە بە نرخەکانی کرەیە، بە بەرژەوەندی هاوڵاتی بە ئاراستەیەک پێداچنەوەمەکەمان کردووە کە نرخ کەم بکرێتەوە، پێداچنەوە بکرێت ئەوە یەک بخرێ بۆی دەرمانخانەکانی کردی تایبەت لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەکتر جیاوازی نرخ و قۆڕخکاری نەبێ. کوالتی دەرمانیان چاودێریکردنی دەرمان، کوالتی کۆنتڕۆل، جۆر و نرخی دەرمان ئەمانە زۆر بابەتی گرنگ و پەیوەندی بە ژیانی خەڵکانەوە. لەسەر بابەتە چی وتراوە یانم کۆنفرانسە تاکو چەند هەوڵێکە بۆ ئەم کێشانە هیچ بخرێنە ڕوو چارەسەر. اینجا ئەوانە بابەتی سەرەکی کۆنفرانسەکەن و لە کۆنفرانسەکە مناقەشەی وردیان لەسەرەکرێ و پاشان ئەو ڕاستپاردانەی کە هەیە ئەدرێتە وەزارەتی تەندروستی هەم هەرێمی کوردستان هەم عێراق بۆ چارەسەرکردنی بابەتەکان. لوتکەی دەرمانسازی عێراق و هەرێمی کوردستان لە کاتێکدا بەڕێوە دەچێت ڕەخنە و گلەیی و سەرنجەکان لەسەر کوالیتی و نرخ و جۆری دەرمان لە ئاستێکی بەرزدایە. بەشێکی زۆری هاوڵاتیان نیگەرانن لە پرۆسەی چاودێریکردنی کەیسی دەرمان. بۆ ئەمەش بەرپرسانی تەندروستی هەرێم لێرە وتیان هەوڵ و خەمی ئێمەش بۆ چارەسەرکردنی هەمان ئەو کێشانەیە. ڕۆڵی دەرمانسازان بکەنەوە بۆ چارەسەرکردنی کێشەی دەرمانسازان، کێشەی دەرمان کە بەڕاستی لە پێشینی کارەکانە کوالیتی و نرخی دەرمانە کە بەداخەوە وەکو جەنابتان ئاگادارن و ڕۆژانە لە سۆشیال میدیا باز دەکرێت لە ئاستێکی باشدا نییە. گرفتی نەبوونی جێگربوونی نرخی دەرمان، گرفتی نەبوونی دڵنیایی تەندروستی، گرفتی نەبوونی چاودێری ورد لەسەر سێکتەری دەرمان. سەربازەکان لە چین و توێژەکانی دیکەش لە بواری ناوەڕۆکی ئەو دیبەیت و گفتوگۆیانەی کە لێرەکران بۆ یەک ئامانجی هاوبەش بوو لە نێوان کەرتی تایبەت و دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان، ئەویش چارەسەرکردنی کێشە و ئاستەنگەکانی کەرتی دەرمان، بە تایبەت چڕکردنەوەی پرۆسەی چاودێری و کوالیتی و نرخی ئەو دەرمانانەی کە دەهێنرێنە هەرێمی کوردستان. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.